سلااوان لەبێت بەڕێزان لەگەڵەوەی پێش چەند ڕۆژێک لە هەرێمی کوردستان پارتێکی سیاسی نوێ ڕاگەیەندرا بەڵام پاش 11 ساڵ لە خەباتی سیاسی لە باشووری کوردستان دەستەی بەڕێوەبردننی پارتی چارەسەری دموکراتی کوردستان بڕیاری داخستنی ئەو حیزبەیاندا قسە لەسەر هۆکاری هەڵوەشاندنەوەی ئەو پارتە و داهاتووی کادرانی ئەو حیزبە دەکەین بە میوانداری نەجیب عومەر هاوسەرۆکی پێشووی پارتی چارەسەری دموکراتی کوردستان بەڕێزانەوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێگەی پیجی نارتیەوە پرسیارەکانتان بۆ میوانەکەی من بنێرن. خاتوو نەجیبە زۆر بەخێر بێی بۆ ستۆدیۆی دیوی دووەمی هەواڵ بەو پرسیارە دەست پێ بکەم چۆن گەیشتنە ئەم بڕیارە بەوەی کە پارتی چارەسەری لە پاش 11 ساڵ لە خەبات هەڵبوەشێنەوە. بەڵێ سەرەتا دەستخۆشتان لێ یەکەم بۆ سازکردنی و دەرفەتە تەمەنی پارتی چارەسەری 12 ساڵە پارتی چارەسەری لە PNGC 2002 دامەزراوە لە کۆنگرەی شەشەمیدا لە تەمەنی ینی 12 ساڵیدا 6 کۆنگرەی بەستووە لە تەمەنی 12 ساڵیدا لە شەشەمین کۆنگرەدا لە دوای گفتوگۆیەکی تێر و تەسەل لەگەڵ دۆستان و لەگەڵ خەڵکی کە ینی جیاواز لە ئەندامانی پارتی چارەسەری لەگەڵ لایەنگرانی پارتی چارەسەری و لەگەڵ کەسانی ڕۆشنبیر و خۆری کۆمەلگا و کەسی دیموکراتی خواز و ئازادی خواز و نیشتیمان پەروەر ئێمە ماوەی ساڵێکە لە گفتوگۆ داین بۆ گۆڕانکاری بێگومان گۆڕانکاری پێویستیە لە هەموو جێگەیەکدا بە تایبەتی لەگەڵ ئەو گۆڕانکاریە گرنگانی کە ئێستا لە منتیقەکەدا دروستە بێ و بە تایبەتی خاڵی زۆر گرنگیش ئەوەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بە تایبەتی لە کوردستاندا ئەو هێڵانەی کە لە ململانێداین ئێمە پێمان وایە سێ هێڵ هەیە لە ململانێدایە هێڵێکی هێڵی ستاتۆپارێزە کە دەوڵەتە دەسەڵاتدارە ستاتۆپارێزەکان نوێنەرایەتیەکەن هێڵێکیش دەستێوەردانی دەرەکیە و هەوڵدانەکانی سیستەمی دەرەوەیە بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە یانەوێت دیزاین وە خوار بێ هێڵێکیش هێڵی گەلانی ئازادی خوازە کە ئیدی هەرچێت ئەوەی کە ئەبینرێ ئەو هێڵە سەرەکەوێت لە 2011 ئەوانەدا هەوڵیاندا لەگەڵ تێکۆشانەکانی کە دروستە بێ ئەو هێڵانە پەراوێز بکەن کە دەنگی ئازادی خواز و دەنگی گەلانی دیموکرات خواز و ئازادی خوازە بەڵام ئێستا ئێمە پێمان وایە بە دەستپێکردنی شۆڕژ لە کوردستاندا و ئەو هێڵە هەرچێ گەورە ئەبێ پەرە ئەسێنێ و سەرەکەوێ ئەمەش بۆ خۆی هەم دەستپێکردنی شۆڕشە لە کوردستاندا لەگەڵیدا دەستپێکردنی سیستەمێکی دیموکراتیە پەیامێکی دیموکراتیەوە بەدەستێنانی ناسنامەیەکی کوردێکی ئازادە ئەمە زۆر گرنگە کە ئیدی کورد زۆر جار بۆ بە ڕۆژەوی هەموو دنیا بەڵام جاری یەکەمە کە ئەبێ بە ڕۆژە بە سەرکەوتووی جاران لە ئەنفال و کیمیاباران و کۆمەڵکوژیەکانە ئەبوو بەڵام ئەم جارە لە سەرکەوتندا کە ئەبێ بە نمونەی دیموکراتیەت نمونەی بەرخۆدانێکی زۆر بەهێز لە بەرامبەر بە تیرۆر نمونەی بەدەستێنانی ناسنامەیەکی ئازاد بە پرۆژەی خۆی ئەمانە بێگومان لە ڕۆژاوای کوردستاندا دەستی پێکردن لە پارچەکانی تریشدا ڕنگدانەوەی هەیە لەگەڵ هەموو ئەم پێشکەوتنانەدا ئێمەش بەلامانەوە گرنگ بووکە گۆڕانکاری بکەین ئێمە لە دەوروبەری پارتەکەی ئێمەدا ڕێخستنمان هەرچێ بەرفراوانترە بوو و خەڵکیکی زیاتر پەیوەندی ئەکرد و گرێدراوە بەو فکر و ئایدۆلۆژیایی ئێمە کە هەرچێ گەشتە ئەسێنێ لەو چوارچێوەیەدا بێگومان خەڵکی تریش هەن ڕێکخراوی تر کەسایەتی کەسی ینی دیموکرات خواز جارت نیشتیمان بەڵێ ینی ئەبێ بۆ چوونیان نزیک بێ بەڵام شەرت نییە لە سەر عینی فکر و ئایدۆلۆژیا بەڵام نزیکن ئەیانەوێ خزمەتکەن ئێمە شتێکی بەو شێوەیەمان فەرز نەکرد ئەوان ئیلا بێنە ناو حیزبەکەی ئێمە وەکو حیزب بمێنەوە ئێمە بە بۆچوونێکی کراوەتر چی لە خزمەتی گەلدا بێت بە فۆرمێکی تر بە شێوازێکی تر کە لەسەر ڕاوبۆچوونی زۆری نەبێت کە ئێمە وەکو لە سەرەتادا ئیشارەتم پێکرد ماوەیەکی زۆرە گفتوگۆ لەسەر ئەماکەین لەسەر و ئەساسە وەها بە باش بینرا کە لە ئێستا بە دواوە ئێمە بە فۆرمی پارتی چارەسەری ئیش نەکەین بەڵام تەواوی ئەندامان و بەڕێوەبەری و حتا لایەنگران و دۆستانیشمان لەسەر ئەوە قەنەعەت پێکرد کە هەر هەمومان بەشداری ناو ئەو تەفگەرە بکەین بێگومان ئەو تەفگەرە تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان پێشوەخت لە لێدوانێکی ڕاگەیاندنیدا خۆی ڕاگەیان پێشەوەی کۆنگرەکەی ببەستێ بانگەوازی لە ڕێکخراو و لایەنی سیاسی کرد
ئێمەش بەتەنگ ئەو بانگەوازیەوە چون و بەلامانەوە گرنگ بوو کە بە تایبەتی لەگەڵ ئەو بۆشاییە سیاسی کە ئێستا لە باشووری کوردستاندا هەیە و وەکو حرەکەتێکی سیاسی کۆمەڵایەتی کە ڕۆڵی ئۆپۆزیسیۆنێکی دیموکراتیانەی جەماوەری بگێڕێ و هەوڵ بدا ببێ بە وەڵام بۆ هەموو ئەو گۆڕانکاری و پێداویستیانەی کە لەم قۆناغەدا هەیە ئێمە بە هەموو شێوەیەک پشگیریمان کرد و کەوتینە ناو ئەو بەشداری ناو ئەو تەفگەرەمان کرد و کۆنگیرانە مامەڵەمان نەکرد ینی ئیلا فۆرمی پارچارەسەری هەبێ و ئیلا خەڵک بێتە ناو ئەوەی ئێمە چونکە هەمومانەزانین ینی حیزب ئامرازە ئامانج نییە ینی ئامانج ئەساس ئایدۆلۆژیا و فکر و ئازادیەکانی خەڵکە ینی ئەو ئایدۆلۆژیایی کە بۆ ئازادی و مافوداخوازیەکانی خەڵک دروست بوون لەسەر ئەو بنەمایە ئێمە زۆر بەلامانەوە گرنگ بوو داخوازی خەڵک چییە بەرژەوەندی خەڵک چێ لەم قۆناغەدا بە خوێندنەوەی هەموو ئەمانە لە کۆنگرێ شەشەمدا بە زۆرینەی دەنگ هەتا ئشتوانم بڵم بە کۆی دەنگیش گەیشتینە ئەو بڕیارەی بەم شێوەیە بڕیارێکی بەو شێوە بدەین و بەشداری تەفگەری ئازادی بین. من پرسیارەکەم سەبارەت بەوەی کە تا چەند توانیتانە فکر و ئایدۆلۆژیای خۆتانەوەی کە پارتی چارەسەری وەکو ئامرازێک بە کارتان هێناوە بۆ ئەمە بەستە تا چەند سەرکەوتوو بۆ بەڵام سەبارەت بە تەمەنەکە پێم وا بێت تەمەنی پارتی چارەسەری هەر 11 ساڵە جنا پێشتر بە ناوێکی ترەوە ئێوە خەباتان دەکرد. 2002ەوە دامەزراوین باشە ئێستا 2014 هەر بە ناوی پارتی چارەسەری لەدایکبوونی پارتی چارەسەری پێنجی 2002 باشە سپاس بۆ ڕاستکردنەوەی لە ئەوەی کە پێشتر ینی دەستگاکانی ڕاگەیاندن ئیشیان لەسەر کردووە ئێوە بۆ خۆتاندان بۆ دادەنێن کە وەکو پێویست سەرکەوتوو نەبوون لە گەیاندن و بڵاوەکردنەوە و تەشەنەسەندنی ئەو فکری کە پارتی چارەسەری ئیشی بۆ دەکات وایە؟ بەڵێ ئێمە لە باشوور دیارە بە دیاری بێگومان ئێمە پارتیکی باشوورین لە باشوور دروست بووین و لە باشوور دەستمان بەکار کردو بۆ باشووریش ئیشەکەین لەگەڵ ئەوەی باوەڕمان بە یەکێتی نەتەوەی هەیە و بە ئازادی گەلی کورد لە هەموو بەشەکانی تری کوردستانی شەیە بەڵام ئێمە لە باشووری کوردستان ئیشمان کردو و ئیشیژەکەین. درێژکراوە هیچ پارتێکی دیکەنین لە بەشەکانی دیکەی کوردستان؟ نەخێر درێژکراوەنین ڕێخستنێکی سربەخۆ پارتێکی سربەخۆ بە ئیرادەی خەڵک لە کۆنگرەدا بەڕێوبەری هەڵەبژێرێ سەرۆکی هەڵەبژێرێ ئایدۆلۆژی استراتیژی خۆی لە کۆنگرە و لە کۆنفرانسەکاندا دیاریەکە. بەڵام هەر بۆ خۆتان باستانەوە کردویان وەکو پێویست نەتانتوانیوە فکری ئاپۆ لە باشووردا ئێمە ئاپۆژانی وەکو مڵکی پەکەکە تەماشا دەکرێت ینی بۆیە زۆر جارە و قسەیە ڕۆبەڕووی ئێوە کراوەتەوە کە ئێوە بەشێکن لە پارتی کرێکارانی کوردستان بەڵام لە باشوور خەبات دەکەن. ئەمە ئێمە هەر هەمیشە هەوڵمان داوە ئەو فکرێ بڕەوێتەوە کە ینی ئێستا ڕێبەر ئۆجەلان و لە ماوەی ڕابردووشدا ڕێبەر ئۆجەلان تەنیا ئەو تێزە فکری کە دایناوە تەنیا بۆ یەک بەشی کوردستان نییە بەڵکو هەموو کەسێک دەتوانێت ئیسفادەی لێکە. ئێمە هەمیشە وتومانە سوودمان لە فکر و بۆچوونەکانی ڕێبەر ئۆجەلان وەرگرتووە. ئێستا لە ئەرجنتین ڕێکخراوی گەنج هەیە بە تەواوەتی ئەڵێم ئێمە فکری ڕێبەر ئۆجەلان مان قبوڵە و پێکی هێنین. ئێستا لە باشووری ئەفریقا گەنجانی ئەوێ ئەڵێن ئێمە کە ڕێبەریان ماندێلا بووە ئەڵێ ئێمە لە ئێستا بە دواو ئیشەکەین فکری ڕێبەر ئۆجەلان جێبەجێکەین. ئێمە زۆر جار ئەمە من هەش هەندێکیش گریە دەمەوە بە سایکۆلۆژی کوردەوە چونکە ئێستا مەسەلەن مارکس نەزەریەکی داڕشتووە هەموو کۆمۆنیستەکان بەکاریان هێناوە ڕێبەر ئۆجەلانیش وەک ڕێبەرێکی فکری وەک بیرمەندێک وەک فەیلسوفێک ئەو تێزە فکریانی کە هەیەی ئێستا لە جامعەکانی ئەوروپا دەرسی لەسرە خوێنن چ لە بواری سیاسی چ لە بواری فکرە نەتەوەیەکەی چ لە بواری کۆمەڵناسیەکەی و بە تایبەتی لە بواری ژناندا کە یعنی هەموو فەیلسوف و هەموو ئایدۆلۆکەکانی تێپەڕاندووە. ئێمە مافێکی خۆمانە ئەگەر ڕێبەرێکی کورد وەکو ڕێبەری فکری خۆمان ببینین بەڵام ئەمە بە واتایانایە بەشێک بین لە پارتی کرێکارانی کوردستان ینی لە فکردا ئەبێ نزیک بین و ئێمە قەت نکۆڵیشمان لەوە نەکردووە بە شانازیشەوە ئەیڵێن و پەیکەکە بۆ خۆی لە سەرەتای دامەزراندنیەوە ئیسفادەی لە فکری مارکس کردووە دوایی نەزەرەکانی بەخۆت بوو ئەوەی تێپەڕاندووە لەبەرەوە ینی ئێمە هەڵگری فکری لە پارتی چارەسەریدا هەڵگری ئەو فکرە بووین و هەتا ئێستاش هەموو ئەندامان و لایەنگرانمان قەناعەتێکی کولیمان بەوە هەیە بۆ گەیاندنی ئەو فکرێ بێگومان ئێمە پارتیەکی
بە فۆرمێکی نوێ ئیشەکەین پارمی ینی خۆنەویست خۆبەخشانە و بە بەردەوام خۆمان بە قەرزاری خەڵکە بینین بەم نەفەسەوە ئیشمان کردو هیچ کاتێ بە مقابل کارمانەکردو 12 ساڵ ئێمە 12 فلسمان لە حکومەت وەرنەگرتووە ئەمە سەر ڕای پەراوێزکردن و لێدان و سزای قورسترین سزای سیاسی لەم باشووری کوردستانەدا لەسەر پارتی چارەسەری بەڕێوەچۆ بەڵام بەرخودانی کرد مقاومەی کرد لەسەر پێیمایەوە زۆرتری ینی بەپی ئەو دەرفەتانێکی کە هەی بوو زۆرترین جەماوەری لێ کۆبەوە بەڵام بێگومان جارێکی تر بەپی بەهێزی ئەو ئایدەلۆژیا و فکریە ئێمە جارێکی تر هەر خۆمان بە قەرزاری خەڵکە بینین چونکە ئەرکمان بوو باشتر و زیاتر ئەو فکرێ بگەێنین بەڵامدان بۆ دەدەنێن کە ینی وەکو پێویست نەتانتوانی ئەم فکرێ بێگومان هەمیشە ئەومان وتووە ینی وەک پێویست نەمان کردووە بەڵام هەمیشە ئەوەمان وتووە ئەندامەکانی ئێمە لەگەڵ لێدان و ئەشکەنجەکردن و زیندانیکردنیان هیچ کاتی هەنگاومان بەرەو دواوە نەناوە ینی هەنگاومان بە بەردەوامی بەرەو پێشەوە ناوە بەڵام نەمانتوانیوە ئامانجە گەورەکانی خۆمان بپێکین بەپی ئاستی فکر و ئایدەلۆژیەکەی خۆمان نەک بەپی یعنی ئێمە قیاسی خۆمان بەپی ئەو فکر و ئایدەلۆژیایەکەین کە لە ناخی خەڵکەوە هەڵقوڵاوە و کە زۆرترین فیداکاری پێویستە ڕەغمی هەموو ئاستەنگیەکانی جارێکی تر لە بەرامبەر بە خەڵکدا ئێمە هەمیشە ئەومان وتووەک پێویست نەمان کردووە و لە ئێستا بە دوایشەوە لە کۆنگری شەشەمیشتی ئەوەمان وتووە لە هەر جێگەیەک بین لە هەر کونجێکی ئەم کۆمەلگایەدا بین بۆ پێکێنانی هەموو ئامانجەکانی کە لە ڕابردوودا کردومانە ئامانجی خۆمان هەوڵ دەدەین بۆ پێکێنانی ئەوە بۆ ئەوەی داخوازەکانی خەڵک سەرکەوێت باشەیەکێک لەو ڕخنانەی لە ئێستادا لە پاش ئەم بڕیارەتان کە پارتی چارەسەری هەڵدەوەشێتەوە باز لەوە دەکرێت کە دەبوو ئەم پارتە بیتوانێت وەکو پێویست هاوکاری ئەو دۆخە بکە کە ئێستا لە ڕۆژئاوا دەگوزارێ بەڵام ئەم دێت خۆی هەڵدەوەشێنێتەوانێ پێچانوانی ئەمە بۆ خۆی ڕخنێکی منتەقیە بەوەی ئێوە لە پایەوەی بتوانن وەکو پارتەکەتان پارتی چارەسەری ئیمکانیات و قووەتی خۆتان بخەنە خزمەت ئەو بەشەی کوردستان بەڵام دێن پارتەکە هەڵدەوەشێنەوە ئێمە وەک پارتی چارەسەری لە ماوەی ڕابردووشدا ئەرکی یەکەممان بەرامبەر بە باشووری کوردستان بەڵام بۆ هەموو بەشەکانی تری کوردستانیش بە هیچ شێوەی درێخیمان نەکردووە لە دژی لە سێدارەدانی کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بەڕێوەچێ پشگیری ئەو تێکۆشانە شۆڕشە نەتەوەی دیموکراتی لە ڕۆژهەڵات بەڕێوەچێ ئەوەی لە باکوور بەڕێوەچێ ئەوەی لە ڕۆژئاوا بەڕێوەچێ لە دژی لێدانی خەندەق و هەموو سیاسەتێکی نادیموکراتی بەردەوام لەسەر پێبوون ئێستاش هەر لەسەر پێبین ئەو تەفگەرە نوێ ئەو تەفگەرەیش کە بە ناوی تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان هەیە و ئێمە بە تەواوەتی بەشدارە بین لە ناوێندا ئەوانیش ئاما لەگەڵ تێکۆشانە دیموکراتیەکەیاندا تێکۆشانێکی نەتەوەی وەک استراتیژێکی ئەساسی سەیریەکەن لەسەر ئەو ئەساسش ئێمە لەگەڵ ئەو پێوانانەی کە ئەوان ناوە ئێمەش بەشداری ناو ئەو تەفگەرەمان کردو لە ناو ئەو تەفگەرشدا تێکۆشانەکانی خۆمان لە جاران زیاتر و بەهێزتر پشتیوانی بەشەکانی تری کوردستانەکەین و بەڵام بێگومان بۆ پرسەنەتەوەیەکانی باشووری کوردستانیش بە دەرەجە یەکەم تێکۆشانمان بەهێزترەکەینەوە و بۆ چارەسەری پرسی دیموکراتیش تێکۆشان بەهێزەکەین لە دژی گەندەڵی لە دژی نائەدالەتی لە دژی نادیموکراتی لە دژی کوشتنی ژنان لە دژی پەراوێزکردنی گەنجان لە دژی هەموو ئەمانەدا تێکۆشانێکی بەهێز بەڕێوە ئەبین و باوەڕەکەم ئێوەش لە ڕاگەیانەکانتان بینیتان ئەو تەفگەرێش خاوەنی زۆرترین پرۆژەیە هەم لە بواری دیموکراتی هەم لە بواری نەتەوەی هەم لە بواری کۆمەڵایەتی باشە منەمێ زۆر بۆستیم لەسەر ئەم تەفگەرەی کە ڕادەگەێنرێت یعنی چی جیاواز دەبێت لەم پارتەی ئێستا بە دیاریکراوی ئەم لە سیستەمدا سیستەمێکی نوێیە سیستەمی پارتایەتی نییە سیستەمی حیزب نییە سیستەمی حرەکەتێکی بەرفراوانە کە لە سیستەمەکەیدا زیاتر ڕێگە ئەدا بە بەشداری هەموو ڕێکخراوێک بە بەشداری هەموو ینی چۆن بڵم گروپ ڕێکخرا و هەموو ئەوێک کە جێگەی تێدا بگرێ ینی ناوەندگەرایی و مەرکەزیەتی تێدانێ وەک سیستەمی کۆنی حیزبایەتی کۆنیە کە پێڵەن حیزبایەتی مارکسی لینینی سیستەمێکی کە لە خوارەوە بۆ سەرەوە پێشەکەوێ و سیستەمێکە ئەنجومەن و بەڕێوەبەرایەتی هەرێمەکان زیێدەتر بە بنەما ئەگرێ لە هەموو جێگایەکدا خۆی بەڕێخستنەکە و هەموو جێگاکانیش خاوەنی سەلاحیەتی
پێشخستنی پرۆژەن و جێبەجێکردنیشن و مەجبور نییە ئیدلا بگەڕێتەوە بۆ ناوەند تەنیا ئاگادارکردنەوە بە ئەسازەگری ئەمە لەلایەن سیستەمەکەی و کە سیستەمێکی گەلە زیێدەتر و خاڵی تریشی لەم ینی تەفگەرە ئەوەیە کە ینی بەهێندەی ئەوەی سیاسیە بەهێندەی ئەوەش کۆمەڵایەتیە سیستەمێکی سیاسی کۆمەڵایەتیە و پێکهاتەیەکی لە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا وە ئەتوان بڵم فرە ڕەهەندە فرە بۆچوونە بەڵامکانتان هیچ گۆڕانی بەسەردا هاتووە ینی ئێمە ئامانجی خۆمان لەوێدا بەجێیەکەین ینی لەوێدا ئەو مافە هەیە ینی کە لە چوارچەوەی بەرژەوەندی گشتی دابێ بەرژەوەندی خەڵک دابێ ڕاو بۆچوونی جیاوازی دەتوانێت بێ لەوێدا جێگەی خۆی بگرێ بەڵام بەمەرجێک بێگومان پێوانی گشتی کە وەکو مەسلەی پرسیینەتەوەی پرسی دیموکراتی وەکوتم ئەو سیستەمە ینی ئەو سیستەمە کە بە هاوبەشی زۆرترین لایەن و ڕێکخرا و ئەوانە دروست بووە کەسی ئەکادمی لەسەریان ئیشیان کردووە کە ئەوانە نەبەزێنێت ینی زۆرێک فکر و بۆچوونی هەمەلایەنیش لەوێدا جێگەی خۆیەگری بەڵێ لە تۆری کۆمەڵایەتی فەیسبوک چەند پرسیارێکە تۆ سەبارەت بۆی کە ڕای ئێوەیان دەوێت لەسەر ڕێکەوتنی لایەنەکانی ڕۆژاوای کوردستان لە دهۆک پارتی چارەسەری پێشووتر یاخود بڵێم ئەم تەفگەرە نوێیە خوێندنەوەی چییە بۆ ئەم ڕێکەوتنە؟ ئەو ڕێکەوتنە گرینگە لە ماوەی ڕابردوشدا ئێمە چی لەسەر ئاستی باشووری کوردستانیش چ لەسەر ئاستی بەشەکانی تری کوردستانیش قەناعەتی کولیمان بەوە هەیە کە کورد پێویستە خاوەنی استراتیژی نەتەوەیی بێ لەسەر ئاستی پرسە نەتەوەیەکان هەرچەندە ململانی دیموکراتی هەبێ بەڵام پێویستەکە یەک بن یەکگرتوو بن یەکدەنگ بن بە تایبەت لە قۆناغێکی وەهادا بۆ ڕۆژئاوای کوردستان زۆر هەبووە لەو گفتوگویانەدا بێگومان ئێمە بە بەردەوامی هەوڵمان هەبووە لە ماوەی ڕابردوشدا بە بەردەوامی هەوڵی ئەوەمان داوە باوەڕەکەم ئێستا خەڵکی شەقام لە باشووری کوردستانیش ئەو وشیاریانەی هەیە ینی تا ئاستێکی زۆریش خەڵک لەوێ لە ڕۆژاوای کوردستانیش ئامادەی ئەوانە هەبوو لە ماوەی ڕابردوودا زۆرێک ئەو لایەنانە ڕەخنەکرا کە دەستێوەردانیان کرد لەوێدا ئەنجام نەگیرا لەو دەستێوەردانانە چونکە دەستێوەردانەکان بە حقیقت وابوو لە بەرژەوەندی دەوڵەتانی سەردەست بوو ئەو قوڵکردنەوەی ناوکۆکیانە بەڵام بێگومان زۆر گرنگە لە جێگایەکدا بەرخودانی ئەوەندە بێوێنە هەبێ پێویستە هەموو کەسێ ستایشی ئەو بەرخودانیە بکات و لەسەر شتە هاوبەشەکان پێک بێن بێگومان ئەو ڕاستیەکیش هەیە ئەو سیستەمی ئێستا هەیە لە ڕۆژاوای کوردستان کەسانی نەکورد ئەوروپیش دێن ئەو ڕاستی ئەڵێن سیستەمی هەرە دیموکراتیە ئێمە زۆر جارەگەر کوردێک ئەوە بڵێ ئەڵێن وەڵا ینی ئەوە سیستەمێکی دیموکراتی نەدیوە بەڵام پەرلەمانتارێکی ئەڵمانی و ئەوروپی دێت کاگەڕێتەوە ئەڵێ باشترین سیستەمی دیموکراتیە ینی ئەبێ ناکۆکیەکە لەسەر چی بێ لەبەرەوە ئێمە گرنگە بینین ئەو ڕێکباشە لە هەرێمی کوردستاندا لەم تەفگەرە نوێیەدا بە پەیوەندەکان تا دەچنەوە لەگەڵ پارتەکانی دیکەی هەرێمی کوردستان بێگومان ینی ئەو تەفگەرە مەسەلەن ئەوی خۆی هەیە پرۆژەی خۆی هەیە شتی هاوبەشە ئێمە ینی درێژە پێدەری ئێمە نییە ینی تەنیا ئێمە بین تێدا هەیە خاوەنی هەم لە بواری سیاسەتێکی دیموکراتیانەدا هەم لە بواری خەباتی پەیوەندیدا کۆمەڵی پرۆژەی هەمەلایەنی هەیە بۆ ئەوەی کە لە باوەڕەکەم لە ڕای گشتیشدا ڕایان گەیان لە بواری پەیوەندیدا چۆن مامەڵە ئەکەن باوەڕیان بە پەیوەندی لەگەڵ هەموو بەڵام لە ماوەی ڕابردوودانی وەکو پارتی چارەسەری ناکۆچیتان هەبوو لەگەڵ لایەنەکان و زۆر بە دیاریکراوی ناکۆچیتان دەبینرا لەگەڵ پارتی دموکراتی کوردستاندا ینی ئەمە حقیقەتێکە باوەڕەکەم هەموو لایەکی پێداچوونەوە دەکرێت بەم پەیوەندیانەدا بە نەوعی پەیوەندەکان و بە باشترکردنی بەڵێ من وەکو ینی ئێستا ناتوانم بە تەواو چونکە ینی لە هەموو ئەندامی بەڕێوبەری لەسەر ینی ئەندامی بەڕێوبەر و هەموو شتی ئەو هینەدا ینی ناتوانم لە جێ ئەوانە هەموو قسە بکەم هاوسەرۆکایەتی سەرۆکی دەبێت بەڵێ هاوسەرۆکایەتیە سیستەمی هاوسەرۆکایەتی هەیە کۆنگری خۆیان بەس بەڕێوبەری خۆیان هەڵبژات و هاوسەرۆکایەتی تێدا هەیە لە ینی تۆ ئەگەر بڵێ بە سیاسەتە ئەچیتەوە ئەو کاتەوە بۆ ئێمە بێ ئەمە تەنێ درێژ کراوەی ئێمە نییە یان چونکە من وتم هێز و
یعنی گروپ و ڕێکخراوی تریش تێدا هەیە. وەزیفەی تۆ چی دەبێت ینی وەکو هاوسەرۆکی پێشووتری پارتی چارەسەری؟ من ئەندامم ئەندامی تەفگەرەکەم لەم خولەدا بۆ هیچ پۆستێکی بەڕێوەبەرایەتی خۆم هەڵ نەبژاردووە. ئێمە کۆنگری پارتی چارەسەریش هەبووە، پارتی چارەسەریش بەردەوام بووە. خۆت هەڵ نەبژاردەوە یان ئەمە کولتورە ڕێگری هەبوو ینی نەهێڵدرا لە لای ئێمە بەرپرسیارەتی لەبەرەوەی ئەرکێکی قورسە و خزمەتکردنە وەک پۆست و دەسەڵات بەکار ناهێت وەک خزمەتکردن سەیریاکرێ لەبەرەوە ئێمە بە بەردەوامی سنوورمان داناوە بۆ ئەو ئەرکە بەڕێوەبەرایەتیە. بەڵام من بۆ خۆم وەکو ئەرکی خۆم بە پێویست نزانیوە کە ئەرکی بەڕێوەبەرایەتی و هاوسەرۆکی تیژ نەگرم. کاتم زۆر کەم ماوە دوو کۆمنتت بۆ دەخوێنمەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە خێرایی جوابیان بیتەوە. سەفین خدر دەڵێ پارتی چارەسەر بەهۆی ئەو ئەجێندایە و نەبوونی گوتارێکی نەتەوەیی و وابەستەی بە سیاسەتی هێز و وڵاتانی هەرێمایەتی و نەبوونی بەرنامەیەکی ڕوون بۆ باشووری کوردستان تووشی شکست بووە. بابانیش دەپرسێت لەگەڵەوەی پیرۆزبایی کردو دەڵێ ئایا ئۆپۆزیسیۆن دەبن بۆ ماف و داواکاریەکانی خەڵک؟ من لە هی کاک بابانەوە دەستپێکم ڕایان گەیان تەفگەرەکە کە تەفگەرێکی سیاسی کۆمەڵایەتیە کە ئۆپۆزیسیۆنێکی دیموکراتی جەماوەریە وەک ئۆپۆزیسیۆنێکی بەهێز لە هەرێمەکەدا تێکۆشانەکە. ئەو برای بە ڕێزش ئەوەی کە نووسیوێتی لەگەڵ ڕێزما باوەڕەکەم هەموو کەسێک گەزانێ پارتی چارەسەری زۆر نەتەویە زۆر دیموکراتی بوو و لەبەر هەڵوێستە نەتەوەی و دیموکراتیەکانی لەبەر ئەو چالاکیانەی کە لە دژی نانەتەوەی و لە دژی گەندەڵی و لە دژی کوشتنی ڕۆژنامە نووسان و لە دژی کوشتنی ژنان بەردەوام لەسەر جادە بوون. من ئەمەوێ نمونەیەک بڵم جارێک یەکێک لە وەزیرەکان پرسیاری لێکردوتی ئێوە ئێستا دیارین وتمەڵای ئەمە هەر دایمە لەسەر جادەین. لەبەر ئەو هەڵوێستانەمان ڕوبەڕووی خورستترین سزای سیاسی بووینەوە شانازی پێوەکەین وەک سەروەری بە خۆمانە بینین لە ئێستا بە دواشەو لە هەر جێگایەک بین ئەو تێکۆشانە دیموکراتی و نەتەوەیمان بەردەوامەکەین. زۆر سپاس بۆ نەجیب عومەر هاوسەرۆکی پێشووتری پارتی چارەسەری دیموکراتی کوردستان کە ئامادەبووی لە ستودیۆی دیوی دومی هەواڵ. عزیزانی ناوتی زۆر سپاس بۆ سەرنج و کۆمنت و پرسیارەکانیەوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن. دەست بەش.